سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پێتان دەگەمەوە. لەم بەرنمەیەدا باز لە یادی لە دایکبوونی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله عليه وسلم دەکەین. لە میوانەکانم دەپرسم لەگەڵ لە دایکبوون و هاتە دنیای پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشیێکی زۆر ڕووی کرد دەوروبەرەکەی و پاشان هەموو دنیای گرتەوە. لە یادی لە دایکبوونی ئەو زاتەدا ئێمەی موسڵمان پێویستە چۆن خۆشیەکانمان دەرببڕین. خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پەیامەکەی بریتیە لە شوێن کەوتنی، واتە ئەو ئاینەی کە وەک میرات بە شێوەیەکی شامل و کامل بەجێ هێشتووە چۆن وەکو خۆی جێبەجێ بکەین. لە کاتی لە دایکبوونی پێشەوای مرۆڤایەتی تەنانەت ئەبوو لەهەب مامیشی کە بڕوای نەهێنا بوو دڵخۆش بوو کەنیزەکەکەی ئازاد کرد، کەواتە محەممەد هەراتەکەی بۆ دنیا مایە ئازادی و سەرفرازی بوو. ئەو ئاینەی پێی بوو ئاینی کۆیلایەتی بوو بۆ مرۆڤەکان یاخود ئازادی بوو. بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەسمە لای میوانەکانم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، هاتنی پێغەمبەری خوا هاتنە جیهانی فەخری کائینات لە هەموو موسڵمانان پیرۆز بێ. هاتنی فەخری کائینات لەو هەلوو مەرجەمێژوویەدا بە عنوانی ڕەحمەتەن للعالەمین، بەزەیی و سۆز و میهر بۆ هەموو کائینات و بوونەوەرەکان، مایەی دڵخۆشی و مایەی شانازی و مایەی بەختەوەریە بۆ هەموو ئینسانێک. بیرکردنەوە لە کەسایەتی و لە صیفات و لە خەسڵەتە بەرزەکانی حەزرەتی فەخری کائینات خۆشیەکی معنەوی و چێژێکی تایبەتی هەیە. ئێمە ساڵانە وەکو نەریتێکی میلی، وەکو نەریتێکی ئاینی، وەکو نەریتێکی نیشتیمانی ئەم یادە ئەەکەینەوە، خۆشحاڵی خۆمان دەردەبڕین بە وەصف و بە پەسەندکردن و بە باسی سیرە و ژیانی ئەو حەزرەتە مەجلیس و کۆڕ و کۆبوونەوەکانمان ئەڕازێنینەوە. ئەمانەوێ نمونەیەکی جوان لە ئینسانیەت، نمونەیەکی جوان لە تەسامح و لێبوردەیی پێشکەش بە مرۆڤایەتی بکەین. دەربڕینی ئەم خۆشیە ئەبێ لە چوارچێوەی یاسا و ڕێساکانی شەریعەتا بێ، لە خزمەتی پەیامەکەی دابێ، لە خزمەتی بەرنامەکەی دابێ، لە خزمەتی یەکڕیزی و تەبایی ئومەتەکەی دابێ. کەواتە لەم هەلومەرجەدا لەم ساتە وەختانەدا ئەبێ هەموو قسەکانمان بەو ئاراستەیە بن، مەحەبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن لە دڵ و دەروونەکانە بچێنین، چۆن بەهێزی بکەین، چۆن ئاوی بدەین تا ببێتە نەمام و پاشان بێ بە درەختێک و پاشان ببێ بە گوڵزارێک کە ژیانی خۆمانی لەسەر دابڕێژین، ژیانی تاک، ژیانی خێزان، ژیانی کۆمەڵگا لە هەموو ئاستە جیاوازەکان، ئاستی سیاسی، ئاستی فکری، ئاستی پەروەردەیی و ئابووری، ئاستی کۆمەڵایەتی، هەموو ئەڵقە و ئەڵقەبەندیەکان بەو ئاراستەیەدا بڕۆن کە ئەم مەحەبەتە مایەی مەحەبەتێکی گشتیترە کە مەحەبەتی خوای پەروەردگارە، بەڵکو لە پەنای ڕەحمەتی خوادا، لە پەنای ڕەحمەتی ڕەسوول اللهدا هەموو موسڵمانان سەربەرز و سەربەست و ئاسوودە بن. دەربڕینی ئەم خۆشیە بە چەندین شێوە ممکنە، بە وتار، بە بەرهەمی ئەدەبی، بە بەرهەمی هونەری، بە یارمەتیدانی فەقیر و هەژار، بە بڵاوکردنەوەی شیرینی، بەدەم شیرینکردن، بە بزەیەکی شیرین، بەو کەسانی کە لەگەڵیانە قاریت هەیە و عاجزیە کە دەیە بچی لەگەڵیان ئاش بیتەوە. هەموو ئومەتی پێغەمبەری خۆش بێ بەبێ جیاوازی، نەک تەنها ئەوانەی کە هاوفکری خۆتن، بەڵکو ئەوانش کە فکریان جیاوازە، تۆ لەبەر خاتری پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەبەر خاتری شەهادەی تەوحید، لەبەر خاتری گەواهیدان لەسەر نبووەت و ڕیسالەتی ئەو فەخری کائیناتە، ئەبێ ئەوانیشت خۆش بوێ. سەرەتا پیرۆزبایی لە خۆم، لە جەنابتان، لە هەموو مسلمانانی کوردستان، لە هەموو مسلمانانەکەین بەگشتی کە ئەڵێن پیرۆستان بێ، خاوەنی پەیامێکن، خاوەنی کەسایەتیەکن کە ئەو کەسایەتیە باشترین مرۆڤی سەرزەویە، خاوەنی کەسایەتیەکن کە تا ئێستا تا ئەم سەردەمە نەیادەکانیشی نەیانتوانیوە بە شێوازێکی زۆر ڕاشکاوانە واقعیانە ڕخنەیەکی لێ بگرن. لە ڕاستیدا یادکردنەوەی یا بڵێن خۆشی دەبڕین بە بۆنەی لادی لە دایکبوون، لە دایکبوونی پێشەوامان صلی الله عليه وسلم
پەیوەست نییە بە کات بە مانگێکی تایبەت لە ساڵەکەدا وەڵکو ئێمە قورئانی پیرۆز فێرمانەکاوە فێریشی کردوین لە هەموو ژیانمانە ئەبێ لەگەڵ یا بژین چونکە یەکێ لەو پرۆنسیپانەی کە هەمانە پرۆسی بەندایەتی پرستشی ڕۆژانەمان هەیە هەموو ڕۆژێک و مسلمانە 5 جار ئێمە نوێژەکەین لە هەر نوێژەکە 2 تەحیات یاکەم تەحیاتێک ئەخوێنین لە تا هەر تەحیاتێکی نوێژەکانمانە جارێک یادی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسلام ئەکەین ئەڵێن ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئەم جا ئەیڵێن اللهم صل على محمد وعلى آل محمد ئەو یادە ئەو زیکرێکی ئەیخوێنن خودی خۆی یادکردنەوەیە جۆرێکە لەوەی کە نابێ ئێمە یادی پێغەمبەری خوا لە دڵمانە قەت بمرێ هەروەها قورئان بخوێنین ئەوەی کە قورئان ئەزانێ هەر چەند جار قورئان ئەخوێنێت کەمێ لە سوڕەتەکان هەیە لە قورئانی پیرۆزە یاد لە پێغەمبەرێک ژیانی پێغەمبەرێ دوو پێغەمبەر باس نەکا خۆ ئەگەر بێنە سوڕەتەکانی مەککیەکان و مەدەنیەکان لە جوزی 23 بە دواوە زۆرتر یادی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسلام لە دەقەکانی قورئانە دەبینین باسی لەقتەکانی ژیانی دەکا خۆگە جوزی عەمە بخوێنینەوانێ لە چەند سوڕەتێکە ئەم یادەمان دەستەکەوێ ئەلەم نەشرح لەکە صەدرەک لە سوڕەتێکە پێمانە فەرمێ والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى دەیان دەقی قورئانی یادمانە خاتەوە هەر جارێ قورئان بخوێنین لە هەر وێزگەیەکی ژیانی پێغەمبەرانە پێغەمبەرێکمان بیرە خاتەوە کەوابوو قورئان منهەجێتی وایە پێمانەڵێ ئێوە نابێ خۆتان بە بێپێویست بزانن لە مێژووی پێغەمبەرانی پێشینتان چونکە ئەوە سەروەتێکە بۆ ئێوە ماوەتەوە بەڵێ وەکو ئێوە مەرجعی ئاینیتان نییە بەڵام مەرجعی کارتانە بەڵێ ئەوە شوێنی ئەحکامە شەرعیەکانتان نییە بەڵام جێگەی منهەجی مامەڵە لەگەڵ واقع و ژیانی خۆتانە چونکە قورئان ئەفەرمێ ما كان حديثا يفترى ئەفەرمێ کاتێ ژیانی پێغەمبەران باسەکەن قسەیەکی هەڵبەسراو نییە و حەکایەتێکی گێڕاوە نییە ولكن تصديق الذي بين يديه ژیانی ئەو پێغەمبەرانە بەڕازگەیاندنی ئەو پەیامەکە هێناوێتی چۆن جێبەجێی کردووە ئێمە پێویستمان پێیەتی هەمومان هەچی مسلمانێک هەیە لە هەموو دوانزەمانکە ئابێ بەمیادەوە بژین بە تایبەتی ئەوانەی کە خوێنەوارن ئەوەی کە زانایە ئەوەی کە قورئان ئەزانێ کە قورئانە خوێنە بێ بەم ڕۆحێتەوە بژی بۆیە هەر لەگەڵ خوێندنەوەی دەقەی لە دەقەکانی باسی ژیانی پێغەمبەران بە بڕوانین بۆ منهەجەکانیان چونکە خۆ قورئانی پیرۆز گرنگی نەداوە بە ناو و نەسەب کوڕی کێ و کچی کێن و کێ نەبووە بەس ناوەکانیان نەبا بەس ناوەکانیان ما كان محمد أبا أحد من رجالكم ناڵێن محەممەدی کوڕی عەبدوڵڵاه ئیشی بەم لەقتەی ئیبن عەبدوڵڵاکەی نیەتی ئیشی بە محەممەد هەیە چی کردووە ئیشی بە موسا هەیە چی کرد ئیشی بە عیسا هەیە بۆچی هات ئیبراهیم ما كان إبراهیم و ناڵێ ئیبراهیمی کوڕی کێ یەهودیە وەلا نەسەڕانی ئەمانە هەمویان قورئانی پیرۆز پێمانەڵێ ئەبێ ئێوە بچنەوە بۆ مێژووی ئەوانە لەوانەوە منهەجی ژیانتان بگرن لەوانە پێر ببن چۆن ئەم پرەنسیپە شەرعیانەی کە هەتانن ئەم وحیی کە دابەزیوە چۆنێکی بە واقع کەوابوو ژیانی پێغەمبەران منهەجێتێکە بریتێ لە پێڕە و پرۆگرامێک چۆن ئامرازێکە ئالێتێکە بۆ بەرجەستەکردنی ئەو پەیامانەی کە ئەوان هێناویانە ئالەم ڕۆوە پێویستە هەمومان لە یادمانە بێ هەموو ساڵەکە بەردەوام بەڵام تەخسیسکردنی مانگێک کە ناوی مانگی ڕەبیع الئەوەلە بیکەین بە مانگی مەولود ئەمەش مناسبەکەی ئەگونجێ لە پێشتر بێ مناسبەیەکی هەیە کە ئەم مانگە بە تایبەت پێغەمبەری خوا لە دایوەتیایە لەم مانگەدا کە بەیادیکەین خۆشە دەربڕینی خۆشی بە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا بەڕاستی بەوە ناکرێ تەنها نەختی ئاڵا واڵا هەڵواسین نەختی شیعار هەڵواسین و ئیتر پاش تەوابوونی مانگەکە لەسەر جادەکەیە بابی بە یا لە دڵی خۆشمانە هەر وجودی نەمێنێ پێویستمان بەوە هەیە ئەو محەممەد عەلەیهی سڵاتو وەسەلام کاتێ هات یەکێک لەو شتە جوانانەی کە پێی بوو بۆ کۆمەڵگا کە هەموو خەڵکی ئیسفادەی لێ کرد ئەوە بوو کە بوو بە ڕەحمەتەن للعالەمین ئەبێ ئەمە من و تۆش عالەم ڕۆژە ئەگەر ڕاستەکەین یادیەکەین ببینە ڕەحمەتەن للعالەمین ئەو کاتە ببینە ئەو کە خەڵکانەی کە لەم مجتەمەع لەم کۆمەڵگەیەمە ئێستا پێگیراوە دەردەدارە عالەم یادەیە لە باتیەوەی ئاهەنگێ بگەڕین لە شوێنێکە لە قوقاعەیەک و هۆڵێکە با 50 گەنجمان بڕۆشتا لەو ماڵە دەگەی ماڵەکانی بدایە و یەک نامی کێ بچکۆلە و دیارێکیشی لەگەڵا بایە بۆ ماڵە خۆشترین شت بوو لە یادی پێغەمبەرە لەبیرمان نەچێ هەتیوەکانمان لەبیر نەچێ هەژارەکانمان لەبیر نەچێ نەدارەکانمان لەبیر نەچێ پێگیراوان ئەوانەی کە دایکە شەهیدن ئێسەکانم ناڕەحەت و خەفەتیان هەیە بڕۆین لەمانە ئەم یادەیە هەم پەیامێکی لە ئەخلاقەکانی پێغەمبەری خوا و دیارێکی بچکۆلە و سەدانی ماڵەکانیان بکەین ئەم جۆرە دەربڕینە پێم وایە خزمەتەکە بە کۆمەڵگە و پێغەمبەری خوا ئەناسێنێ ئەگینا یارکردنەوەی پێغەمبەری خوا لە مزگەوتێکە لە قاعەیەکە و لە هۆڵەکە و چەند تارێک و چەند گتارێک بەڵێ ئەمە لەوانەیە هەندێک خەڵک هەیە لەوێ
جۆرە لە شەحنبوون و جۆرە لە ئەو کوڵین تازەبوون نوێبوون بۆ دوو سەبێت بەڵام ئەمە خزمەتەکەی کەمترەوە تەقلیدیشی زۆرتیایە هەموو ساڵ ئێمە هەر بەم ئامرازە ئەڕۆین بەڕێگەوە ئەم ئامرازە وای کردووە لێ کۆن ببێت کە بۆ شازێک کۆن بووە تەقلیدیت هێندە پێوەی دیارە لەوانەیە من زەوقم نەبێت تۆ زەوقت نەبێت بڕۆی تر چونکە ئەزانی چیە سەر ئەزانی چی ڕۆدا لەوێ ئەزانی چی تیاکرێ لەبەرتەوە بۆ حەزەکەم کەمە بێتەوە بەڵامەرە بەم بارەی تریانە بە ئامرازێکی تچووکە خۆ ئێستا ئالێت و ماشەڵا عقلەکان حملا لەبەر دەستیانە کەرەستەی کارکردن زۆرە توانین بیر زۆر بکەینەوە دیارە خۆشی دەربڕین یەکێکە لەم غەریزە ئەساسیانەی کە هەموو تاچێک وەکو ئینسان وەکو مرۆڤ بەگشتی خی گەورە خوڵقاندوویەتی لە دەرونی ئینسانی چۆن غەریزەی بەشەکانی تر هەیە بامانشیەوە یەکێک لەوانەی کە غەریزەی ئینسانە تعبیرە لە دەربڕینی خۆشی ئەمە یەک دوو بە طەبیعەت مرۆڤ بەگشتی هەر هەمووی بەبێ جیاوازی بە دوای بەختەوەریدا دەگەڕێ بە دوای دەربڕینی خۆشیدا دەگەڕێ سێم هەموو ئەو کەسانەی کە خۆشی دەردەبڕن و دڵخۆشن بەو کەسانەی کە بەرەو دەربڕینی خۆشیان بە بێگومان هاتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکێکە لە دیارترین ڕووداوەکانی مێژوو دەتوانم بڵین لە لووتکەی هەرە بەرزی مێژووە کە گۆڕانکاریەشی هێنا گۆڕانکاریەکە جوزئی نەبوو ئێمە کۆمەڵک شخصمان هەیە لە عالەمە ئەشخاصن توانایان هەیە گۆڕانکاریان کردبێ بەڵام ئەم گۆڕانکاریانە لەوانەیە سیاسی بێ یان بەس ئەخلاقی بێ یان بەس کۆمەڵاتی بێ یان بەس فکری بێ یان بەس ژیاری و شارستانی بێ بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە حوکمی ئەوەی کە پێغەمبەرە خوای گەورە وەکو یعنی ڕەحمەتەن للعالەمین نردوویەتی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین گۆڕانکاریەکەی بە شێوازێک بوو هەموو ئەو بەشانەی گرتەوە لە ئەنجامی گرتنەوەی ئەم بەشانە بە دڵنیاییەوە هەموو تاکەکانی دڵخۆش کرد حتا تەنانەت غەیر موسڵمانیشی دڵخۆش کرد بە بەڵگەی ئەوەی کە یەثریب یەکێکە لەم دەوڵەتە مەدەنیە بەهێزانەی جیهانی ئیسلامی کە بڵین دڵخۆشیێکی یەکجار زۆر لە مەسیحی و لە ئاگرپەرست و لە جوولەکە و لە خەڵکی تری تیا بوو دڵخۆشیان دەربڕی ئەوان دڵخۆشیان بە چ دەربڕی و بی ئێمەش بەڕاستی ڕەچاوی ئەوە بکەین کە دڵخۆشی دەربڕین ئەوەیە تەنانەت بە مەولودکردن و بە نقل خواردنێک ئەوە دڵخۆشی نییە بەڵکو دڵخۆشین بەوەی کە هیچ شتێک نییە کە لە بڵین هەنگاوەکانی حیاتی ئینسان بڵین لە ژیانی پێغەمبەردا نەبێ عەلەیهی سەڵات وسەلام بۆیە بەڕای من دڵخۆشی دەربڕین ئەوەیە تۆ جارێکتر لاپەڕەی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەڵدەیەوە لە نەزەریەوە تەحویلیکەی بۆ تەطبیقی ئەگەر توانیمان بیهینە تەطبیقی ئەوە گەورەترین دڵخۆشیە ئەگەر توانیمان هەر لە زمنی نەزەریات بمینێتەوە تە بەس باسکردنی بێ تەطبیق ئەمە خۆشی دەربڕینی بەڕای خی گەورە فەرمێت قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون دڵخۆشی ئینسان بە چییە ئەگەر بە ژیانی دنیاە ئەگەر بە خۆشیەکانی ژیانی دنیا ئەو هەمووی تەواو ئەدێ كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا ئەوەی کەوا مای دڵخۆشی بێت خۆشیەکی هەتاهەتایی و نەبراوەیە ڕەحمەتی خوای پەروەردگارە بەهەشتی ئەبەدیە کە ئینسان ئەچێتە بەهەشت دارالسەلامە کە بۆ هەمیشەی و هەتاهەتایی ئەمێنێتەوە بەلەش ساغی بەبێ نەخۆشکەوتن بێ پیربوون بێ مردن و دەرچوون لەبەر ئەوە بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا بفضل خوای پەروەردگار و بەڕەحمەتی خوا دڵخۆش ببن ئەوە چاکترە لەوەی کە دڵیان پێ خۆشە لە ژیانی دنیا لە سەروەت و سامان لە هەرچی خۆشیە کە ئینسان لە ژیانی دنیا حەزی لێتی ئارەزوویەکە فەضل و ڕەحمەتی خوای پەروەردگار باشترە شایانی ئەوەیە کە ئینسان پێی دڵخۆش ببێ وفرحوا بالحياة الدنيا وما الحياة الدنيا في الآخرة إلا متاع خەڵکێک دڵخۆش بوون بە ژیانی دنیا کە ژیانی دنیا تەنها خۆشیەکی کاتیە و لەگەڵ خۆشیەکانی دوا ڕۆژ و قیامەت و باشتا بەراورد ناکرێ أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بانگەشەمان ئەکات بۆ ژیانی ئەبەدی و هەتاهەتایی بۆ زیندوو بوونەوە بە شێوازێک کەمایی شادومانی بێ کە سەعادەتی تیا بێت يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم وەڵامی خوا پێغەمبەر بدەنەوە کاتێک کە پێغەمبەر بانگتانەکە بۆ پەیامێک کە زیندووتان ئەکاتەوە
بۆ نورێکەوە زیندوتان ئەکاتەوە کە نوری قورئانە کە نوری ناسینی خوای پەروەردگارە یخرجهم من الظلمات إلى النور لە ظلمات لە تاریکی دەریانەکە بەرەو نور کەواتە شتێک کە شایانی ئەوە بێ ئینسان پێی دڵخۆش بێ شادمان بێ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەتی خوای پەروەردگارەکەوە پێغەمبەر بە ڕەحمەت نێرراوە وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين شادمانين بوي خواي پروردگار پیغمبری ناردووە يا أيها الناس قد جاءكم من الله نور وكتاب مبين كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء خو هدايات بدستي خواي پروردگار بلام وإنك لتهدي إلى صراط مستقيم بلام ري پیشاندان لسر دستي پیغمبر عليه الصلاة والسلام كخوا أفرمي تو براسي هداية خلق أدي بورغي راست وإن تطيعوه تهتدوا أجر جرالي پیغمبر بن أو معناي ولسر رغي هدايته لسر رغي راستن قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم والله غفور رحيم أجر خواتان خوش أبي بيان بلا كشوين من بكون خواي قوري إيوي خوش أبي يعني كواتا نزيكي لخواي پروردگار ناسيني خواي پروردگار خوش ويستني خوا بسرا وبا شوين كوتني پیغمبر عليه الصلاة والسلام إطاعة كردني پیغمبر ناسيني پیغمبر عليه الصلاة والسلام بۆ ڕێگەی بەختەوەریمان لە ژیانی دوا ڕۆژ لە دنیا و پاشان ژیانی دوا ڕۆژیش بۆ هەتاهەتایی ناسینی پیغمبەر پێویستە شوێن کەوتنی پێویستە بەبێ شوێن کەوتنی پیغمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆشی و بەختەوەری دەست ناکەوێت ئەوەی کەوا لە ژیانی دنیای خۆشیەکی کاتیە ئینکاری ناکرێت لەوەی خەڵکێک دوورە لە دین بەڵام خۆشگوزەرانە بۆ ماوەیەکی کەم ئەویش ڕابواردنێکی کاتیە ئەویش سەعادەت و بەختەوەری نییە لە قەلەقایە لە دڵتەنیایە لا ترسي هي لداهات وكتشي رؤدات خم بورا بردو أخوا كتشي توجبوا بلام سعادة وبختوري اطمئناني ضل تناند الدنيا يشال لناسين خواي پروردگار ليادي خواي پروردگار ألا بذكر الله تطمئن القلوب دي ناسيني خوا يادي خواي پروردگار للرقي پیغمبر ودسمان أكبت للرقي پیغمبر عليه الصلاة والسلام خواي پروردگار جاء ناسين لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا يا مشادمان بختورين بهاتني پیغمبر عليه الصلاة والسلام بپیامکی بو قرآنك وكلامي خواهي پروردگار هنابتي نورة هداية بو ايما بوهم بشرية رحمة بوهم وجيهان ئەم پەیامە بێ لە پێشا بیناسیت ناسینی پێغەمبەری خوا لە ناسینی پەیامەکەوەیە ئەگەر ئێمە ئیدعای ناسین و خۆشەویستی پێغەمبەر بکەین بە ئاسانی لێمان وەرناگیرێ ئەبێ هەم پەیامەکەی هەم بەرنامەکەی هەم شەریعەتەکەی هەم طەریقەتی لە ژیانە تێبگەین بە جوانی لێی ورد ببینەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شێوەی گفتار و بە شێوەی کردار بۆ هەموو لایەنێ لە لایەنەکانی ژیان تەنانەت بۆ هەموو ڕووداوێک کە ڕوومان تێەکە بەرنامەی هەیە دەستوری هەیە تەوجیهاتی هەیە ئامۆژگاری هەیە هیچ قسەیەکی ئەو حەزرەتە نییە کە ئەمڕۆ بەکاری مرۆڤایەتی نەیەت هیچ ڕەفتارێکی نییە هیچ بەرنامەیەکی نییە هیچ نەقشەیەکی نییە کە خزمەت بە ئینسان نەکا بە ئینسان لەو ڕۆ کە ئینسانە بەرنامە و دەستوری پێیە بۆ بابەتە سیاسیەکانمان کاتێک خۆی لە ژیانی خۆیان لەگەڵ ئەوە کە وەحی بۆ هات و مەعسووم بوو و خوای پەروەردگار بەردەوام پەیوەندی پێوە کرد وا ڕۆژێ لە ڕۆژان وازی لە شورا و ڕاوێژ بە یارەکانی نەهێنا بەرنامەی هەیە بۆ ئابووری کە ئەوەیە کە دەوڵەمەندان دەسەڵاتداران ئاگاداری کەم دەرامەدان و هەژاران بن بە تایبەتی لە سەردەمی قەیرانە ئەوەی کە تیجارەتەکە بە دوای قازانجی زۆرانە گەڕێ فێڵ و غەش نەکا لە خەڵکەکەی خۆی ئیحتیکار نەکا شتی خراپیان پێ نەدا لە کاتی کێشانە و پێوانەدا بە شێوەیەکی دادگرانە مامەڵە بکە هەر کارێک کە ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە
و هەر گرفتێکیش کە تووشمان ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ بە گفتار و چ بە کردەوە ڕێنمایی پێ بۆ ئێمە لە هیچ شتێکا کورتی نەهێناوە. یعنی ئێمە توانین لە مانگی مەولودا باس لەوە بکەین کە ئەو کەسانی ڕەخنەیان هەیە لە ئیسلام بابێن بە شێوەیەکی مەوزوعیانە و بابەتیانە ڕەخنەکانیان بخەنە ڕوو. اینجا ئێمەش ئەبێ نمونەیەکی جوان پێشکەش بکەین، نمونەی هاوڵاتیەکی باش، خزمەتگوزار، متەسامیح و لێبوردە، متەواضع و خاکی، زانا و دانا و حەکیم، دوور لە تونوتیژی، دوور لە تونڕەوی، بەڵکو بە شێوەیەکی میان ڕەوانە، بە شێوەیەکی دڵسۆزانە بتوانین خزمەت بە هەموو کەسێ بکەین، لە دوورەکانەوە دەست پێ بکەین، لە نزیکەکانەوە منەتی نییە، لەوانەیە کە دوورن، لەوانەیە کە بیر و بەچوونیان جیاوازە لەگەڵ ئێمەیە لەوانەوە دەست پێ بکەین. هەمیشە خاڵە جیاوازیەکان بکەین بە قوربانی ڕوو تەختە هاوبەشەکان، بیکەین بە قوربانی ئەو بابەت و ناونیشانە گەورە و گرانانەی کە هەمومان لەسەری کۆکین، خزمەت بە وڵات، خزمەت بە گەل، خزمەت بە ئاین، خزمەت بە ئینسان، خزمەت بە بەرنامە و شەریعەتی خوا، خزمەت بە قورئان، خزمەت بە سونەت، خزمەت بە توراسی میلیمان، خزمەت بە توراسی ئاینیمان، ڕێزگرتن لە عولەما، لە زانایان، لە کەسایەتیەکان بەبێ هەڵاواردن، بەبێ ئیستیسناکردن. و کاتێکیش لەگەڵ خۆمانە خەڵوەتەکەین، بەرنامەی ئیسلام ئەوەیە کە تۆ خۆت لە هەموو کەس بە کەمتر بزانی، هەموو کەس لە خۆت بە باشتر بزانی، دڵسۆزبی بۆ هەموو کەسێک. لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئەمە بکەین بە عنوانی کارمان. و هەر شتێک تۆ ئێمە بمانەوێ ڕەئی و بیر و بۆچوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەربگرین، ئەوە قورئانی پیرۆز، ئەوە سونەتی پێغەمبەر، ئەوە عولەما، ئەوە فتوای زانایان ئەتوانین بگەڕێنەوە بۆیان. و چیشمان پێ ئەکرێ بەپی توانای خۆمان درێغی نەکەین لە جێبەجێکردنی، بەهانە نەهێنینەوە بۆ نەکردن، بەهانە بێنینەوە بۆ کردن، خۆمان نەتزینەوە لە ئەرک و فەرمانەکانی سەرشانمان، بەڵکو پێشبڕکێ بکەین بۆی بزانین ئادەی ئەمڕۆ چ واجبێکی شەرعی لە پێش هەموو شتێکی ترەوەیە، ئەوە جێبەجێ بکەین، لە ئەنجامە هەم خۆمان قازانجەکەین، هەم کۆمەڵگاکەمان، هەم وڵاتەکەشمان. ڕاستیدا جێبەجێکردنی ئاینی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام ڕاوەساوە لەسەر چەند بەندێک، چەند شێوازێک. شێوازێکی هەیە کە شێوازی سەرەکیەتی، ئەویش لە کەسێتی ئەو کەسانی کە ئەڵێن خاوەنیان پەیامین. ئەگەر بچین و ئێمە لە خزمەت پێغەمبەری خوا بژین وەکو پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام، پێشێ بێ بە پێغەمبەر لەناو کۆمەڵگەکەیان بە ناچی بەچی ناوبانگ بوو، هەموو شایەتیان بۆدا سادیق و ئەمین. ئەوەشی نەیارێتی، ئەوەشی گوڵنتین و بە خوێنی سەری ئەیزانی کە سادیق و ئەمینە. ئێمە مشکیلەمان گەورەمان ئالەمایە، ئەگە بمانەوێت پەیامی پێغەمبەری خوا جێبەجێکەین، پێویستیمان بەم کەسانە هەیە. ئەگە تۆ جارێکە نەمازێک نمونەی جوان ئێستا لە عالەمی ئیسلامیە، لە هەموو جیهانە عالەمی ئیسلامیە کە کاتێک ئەبینی مەسەڵەن موسڵمان یا بڵێن فکرێ لە فکرەکان فەشەل ئەهێنە، شکست ئەهێنێ، شکستەکەی لە چیایە؟ شکستەکەی لەوایە هەتا ئێستا ئەم ئەفکارانە هەمووی تەرحەکرێن بە قسە، لە میدیا تەرحەکرێ، بەڵام نمونەیەکی بەرجەستەی نەداوە لە کۆمەڵگەیە. ئێمەی موسڵمانیش بە هەمان شێوەین، لە قسەمانە زۆر جوانین، قسەی گەورە گەورەی زۆرمان هەیە، بەس کوا ئەو نمونەیی کە ئەم قسانەی تیا بدۆزینەوە، کە کاتێک من باسی عەدالەتەکەم، باسی دادپەروەریەکەم، باسی مافی بێچارەکانەکەم، باسی هەژاری و نەدارەکان ئەەکەم کە خەمیان نەخۆم، ئەیکوا ئەو نمونە دەسەڵاتی کە لە وڵاتێکی ئیسلامیە هەبێ و ئەمەی بەرجەستە کرد بێ، دانە دانێتاکانی کۆمەڵگەی خەم خوارد بێ لە بیری یەکەیەکیان نابێ، کوا ئەوەیشی کە لەسەر بەناوەکەی بۆ ناوەیە هەمویان دەسەڵاتێکی زیاتر عسکەرتاری، زیاتر خواسەپێن بووە. بۆیە خودی ئەم ڕیسالەیە پێویستی بەم نمونە هەیە، بە نمونەیەکی جوانی بەرجەستەی واقعی لە تاکەوە دەست پێەکە بۆ دەسەڵات. ئەبێ خودی ئەو تاکانە لە کۆمەلگایە زۆر بن، کە سادیقن، کە ئەمینن، کە ڕازگۆن، کە خەمخۆرن، کە دەستپاکن، کە بەدەم خەژارەوەن، کە نەدارەکانیان لەبیرە، کە لەگەڵ ماڵەکانیان ئەبەخشن، با خەساسی خۆشیان هەبێ، با خۆشیان پێویستیان پێ هەر ئەبەخشن، با خۆشیان سەختیان هەبێ، لەگەڵ سەختی خۆشیان بەدەم خەڵکی ترەوە هەران لەبەردەم لەگەڵ هەموو مرۆڤەکان بەبێ جیاوازی، خزمەتی هەموو ئینسانەکەن بەبێ لێدانەوەی ئایدیا و دینەکەی چییە، ئەمانەمان پێویستە. ئەگە بمانوێتی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سڵات وسەلام، ئەبێ پێشەکی بێن لە کەسێتی دەست پێ بکەین،
کاتێ پێغەمبەری خوا یەکەم جار وحی بۆ دابەزێ قورئان چی پێ فەرمێ يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر ولا تمنن تستكثر استجوا صفتي بين يكا أبي خود درباس كلام حالتنا حالتي أوي نابي شلكني بلكني بيو ديال لا جستو لا بوشاكي جستو دس بيبكا بقران كاي جوزكي وقم فأنذر أو كات إنذارك شونيك أبي هص جكم جار أفهمي وثيابك فطهر ربك فكبر كخوايك تنا خوا بناس كسيتنا واتم من دامه يعني بطبيعته وسلوش تكاني دورو بري خوت وحزه كانت تنا حزق الحزي خوايا به دو هميان بوشاك كان لا بوشاك ودس بيبكا أم جا والرز فاجر موني قرجي طبيعة توني دوري اللي خلقنا تكلاوي من الكدن فيش كدن أمان وازلي بينه هو الرز فاجر هجرتي لك كوشي كانوا مثلا تونا ناسي أم جاي ولا تعمل تثقي إيش كا رامنا تجمعك إيش بخلق كبا بيئوي داوك يخلق سباسك برخص مبكى إما أجاب ما نادي في غمر إخوة على صلاة يعني تطبيقي نظامك يبكين بقى تطبيقي كين أبي بين أمن منانا برجستب كينو لكم القادة أم جالتواني براسي بلين ولا أم عينك بالفعل صلصة إنسانية بالفعل صلصة خدمة بمروفك والورد بهمان شيء ورجكي في غمر ما قلتوا عليه الصلاة والسلام وهي في غمر بيشوا صلى الله عليه وسلم باشا لبي سوسي صالي في غمر آياتي خويا درودي خويا لسبي أخويا لشني على شرابه زوريني أم بيعمي بچی گاند کاتێک گەچێتە مدینە باشە لە مدینە چی ڕووی دا بوو مدینە بنەم دوو هێزی گەورەی تیا بوو دوو بنەماڵی گەورەی تیا بوو دەیان ساڵ بوو کێشەی گەورەیان قەبەرستانەکە پڕ بوو لە کوشتنی یەکتر بەرامبەر ئەو کوژە کوشتەوانێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام نە شمشێری بەکارهێنا نە پارە پوڵیشی بەکارهێنا تەنها ئەخلاقی بەکارهێنا تەنها سیما تەنها کە ئاکار توانی دوو دانە بنەماڵە کۆتایی بە کێشەکانیان بێنێ ئێستاشی لەگەڵابێ و کێشت کۆتایی بنبڕی کرد کردنی برای یەکتر کۆبنەوە لە ئەساسی خزمەتکردن بە یەکتر وای ئەو دوو بنەماڵەیە وای لێهات ئەو دوو بش دوو هێزە وای لێهات لە هەموو سەفەکانی موسڵمانانە ڕاوەسان بێک و ڕاوەسان تەنها دوو حاڵە ڕوویداوە لە هەموو مێژووی پێغەمبەری خوا جارێکیان پێ کە چۆن ناویان تۆڕە فەرمی ئەڵڵا سێ جاوتی ئەڵڵا شوفێرەکە دەستەکەوتە خوا دەستیان بە گریان فەرمیت خواتانە بیسوویەوە ئەمە بەڕاستی پێویستمان بەم سیما جوانەیە ئێمە ئەگە بمانەوێت پیامی پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵاتو وسەلام تەطبیقکەین یا بڵێن جێبەجێکە ئەو دینەی ئەو کە هێناوێتی ئەبێ نمونەکان دروستکەین ئەبێ نمونەی بەرجەستە لە واقعی کۆمەڵگا هەبێ ئەو کاتە توانین بڵێن وەڵا ئێمە هەڵگیریەوە پەیامین دیارە پەیامی کامل و شامل بۆ چییە؟ حیاتی ئینسانی پێویستی بە چەند جومگەیەکێ جومگەیەک لەو جومگانە کە پێی دەڵێن جومگەی عەدالەت کە هەموو تاچێک پێویستی پێێتی بە مسلمان و غێر مسلمان جومگەیەک کە پێی دەڵێن بەڕاستی دەتوانم بڵێم هەنگاوی سەرەتایی حیاتە ئەوەیە کە ئینسانەکان بەها ئەخلاقیەکان و بەها مرۆڤەکانیان بۆ دەکڕێتەوە چونکە ئێستا بە تایبەتی لە جیهانی ئەولەمەدا و لە دوای دەسەڵاتی ئەلمانیا لە 100 ساڵی ڕابردوودا بەڕاستی بەهای مرۆڤایەتی زۆر کاڵبۆتەوە و لە ئاستێکی زۆر بەرز دابەزیوە بۆ ئاستێکی نزم ئەوەش بە هۆکاری ئەوەی بەڕاستی ئەم پرەنسیپانەی کە ئێستا ئەوان بانگەشەی بۆ دەکەن وەکو دیموکراسیەت هیچی لەگەڵ خۆشیان ڕاز ناکەن کەواتە ئێمە باسی چ دەکەین باسی ئەوە دەکەین کە چۆن ئێمە بتوانین حیات جارێککە دووبارە ڕەچاو بکەین و ئەگەر تەماشای ژیانی پێغەمبەر بکەی عەلەیهی سەڵاتو وسەلام کە پێغەمبەری خوا هات حاڵەتی سیاسی و حاڵەتی کۆمەڵایەتی و حاڵەتی ئەخلاقی کە سێ حاڵەتی ئەساسین و حاڵەتی ئابووری کە لە قیمەی ئەوانەیە ئەم چوار حاڵەتە داڕزیون ئێستا ئەو قۆناغی ئێستا بە هەمان شێوە حاڵەتی سیاسی شلەژاوە حاڵەتی کۆمەڵایەتی شلەژاوە حاڵەتی ئەخلاقی شلەژاوە و حاڵەتی اقتصادیش گەیشتۆتە ململانەیەکی زۆر بەهێزی نێودەوڵەتی ئەو تەجارێشتر بڵۆقی شەرق و غەرب وە من لێک دەنێن لەسەر قەزی اقتصاد کەواتە نەکەر مسلمان غیر مسلمانیش پێویستی بەوەیە لاپەڕی ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام هەڵداتەوە ئەم چار جومگەی حیاتی پێ بینا بکاتەوە ئەگەر ئەم چوار جومگەی حیاتی جارش کە بینا کردەوە بەها ئەخلاقیان دەگەڕێنەوە و بەها مرۆڤیەکان دەگەڕێنەوە چونکە ئێمە لەبیر نەکەین ئەم کەونە کە تۆ دەیبینی لە ئاسمان لە زەوی لە بەحر لە چیاکان لە هەرچی مجەوهرات و کەرسەی خاو هەیە لە هەموو بوونەوەرە تەنانەت بۆ ئینسان دروست کراوە بەڵام ئێستا پێچەوانە بۆ تۆ ئینسان بۆتە خزمەتکاری مادە ئینسان بۆتە خزمەتکاری مەسلحەت ئینسان بۆتە خزمەتکاری مادەیەکی بێبەها لە چاو ئینسان لە کاتێکدا ئەو ئینسان وردەوردە دادەبەزێ ئەم دابەزینی بەهای مرۆڤایەتیە بەواستەی چ بووە بەواستەی پشتکردنە
لە پەیام و ڕیسالەی پێغەمبەر عەلەیهی سڵام و دەستگرتنە بە پەیامی عەلمانیەت کە ئێستا هەر لە جیهانی خۆمان هەر لە هەرێمی کوردستان تەماشا بکە ئیسلامیەکان و موسڵمان بەگشتی هیچیان بەرپرسیاری لەم هەموو گیر و گرفتە و قەیرانەدارەیە بەڵکو ئەوان بەرپرسن لەوەیە کە بەرپرسن بۆ لەبەرەوەی ئیسلامیەکان تا ئێستاش تا ڕادەیەک وەکو ئەگەر تەواو نەشمان توانیە بیخینە بواری تەطبیق بەڵام بە نەزەری ئەوانەمان هەموو گوتوەتەوە دووپاتمان کردوێتەوە کەواتە ئەگەر تۆ دەتوێت بەهای مرۆڤایەتی بژێڕیەوە دەبێت بەڕاستی ئەم چار جومگەی حیات استقرار بکەی و جێگیر بکەی لە جومگەی یەکەمیان خی گەورە دەفەرمی ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئەم لتعارفوا وای کردو ئینسانەکان بەهایان بۆ بگەڕێتەوە ئەوە یەک لە جومگەی دووەم کە جێڕانەوەی ڕێزە خوا دەفەرمی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئێستا بەنی ئادەم نظامی طبقات جارێککە دروست بۆتەوە جارێکی تر وە ئەم نظامی برین دەرەبەگایەتی بە شێوازێکی تر بە نەمەتێکی تر بە پرۆژەیەکی تر خستوینان تکار لەبەر هەندی ئەم قاعیدانە قورئان دای بەزاندووە و پێغەمبەر عەلەیهی سڵام بە تەطبیقی ژیانی ئینسانی لەسەر ڕێکخست وەکو ئاەتانی کە خوێنمانەوە باسمان کرد قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم شوێن کەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام واجبە ئیطاعکردنی پێغەمبەر بەشێکە لە ئیطاعی خوای پەروەردگار من یطیع الرسول فقد أطاع الله هەروەها خۆشویستنی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام واجبە و بەشێکە لە ئیمان ئەگەر خۆشویستنی پێغەمبەر نەبی عەلەیهی سەڵات وسەلام ئیمانیش نییە پێغەمبەری خوا ئەمانە بۆ ئومەتەکەی ئەمانە بۆ هەموو جیهان چونکە خوا فەرمووی وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون خوای پەروەردگار سزای ئەوان نادا تا تۆ لە ناویان بی و هەروەها سزایان نادا ئەگەر ئەوان استیغفار بکەن داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار بکەن لە دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەمانێک مابێت بۆ ئینسان بۆ ئەوەی کە لە سزای خوای پەروەردگار پارێزراو بێ ئەوەیەکەوە داوای لێخۆشبوون لە خوا بکات تا پێغەمبەری خوا لە ژیانە بوو مانی پێغەمبەر وجودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەمان بوو لە دوای کۆچکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام استیغفار و داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار ئەمانە هۆی پاراستنە لە عەزابی خوای گەورە شوێن کەوتنمان بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وا ئەخوازێت کەوا هەمیشە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار بکەین وەکو سونەتی پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵات وسەلام و هەمیشە پابەند بین بە سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و نزیکیمان لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێتە هۆی ئەوەی کەوا دووبارە خوای پەروەردگار ئێمەی خۆش بێ و هەروەها لە عەزاب و سزای خوای پەروەردگار دوور بین چونکە کاتێک وجودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هۆکارێکە بۆ ئەوەی کە لە سزای خوای پەروەردگار لە عەزابی خوا دوور بین کەواتە هەر جۆرە نزیکی و پەیوەندیەکیشمان لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە هەمان شێوە ئەبێتە هۆکارێک بۆ پاراستنمان لە عەزابی خوا کەواتە لە دوای کۆچکردنیشی ئەبێ هەمیشە یادی بکەین هەمیشە باسی سونەتەکانی بکەین سونەتەکانی جێبەجێ بکەین پەیامی ئەو بەرز ڕابگرین لە ژیانی خۆمانە جێبەجێ بکەین پارێزگاری لێ بکەین دیفاع و بەرگری لێ بکەین و بە هەمان شێوە هەموو کاتێک ئێمە سڵەوات لە دیاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بدەین خۆشەویستی لە دڵمانە زیاد بێت پەیوەندی ڕۆحیمان لەگەڵی هەبێت وەکو چۆن ئێمە لە نوێژە خوای پەروەردگار فەرزی کردووە لەسەرمان لە هەموو نوێژێک سەلامی لێ بکەین ئەمە بۆ بوونی پەیوەندیەکی ڕۆحی بەهێزە لە نێوان ئیمانداران و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە هەموو نوێژێک سەلام ئەکەی لەو پێغەمبەرە و ئەڵێی السلام عەلەیکە ئەیها النەبی وەرەحمەت الله وبەرەکاتوه و سەڵەوات ئەدەی لە دیداری ئەو کەواتە بوونی پەیوەندیەکی ڕۆحی و بوونی خۆشەویستی لە نێوان ئێمە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەرجە بۆ ئیمان مەرجە بۆی کەوا خوای پەروەردگار ئێمەی خۆش بوێ و مەرجە بۆی کەوا لە ڕۆژی قیامەتە شەفاعەتمان بۆ بکات و هەروەها لە عەزابی خوای پەروەردگار پارێزراو بین لە دنیا و لە قیامەتە نەخێر ئەوە بوختانێکە کە ئەکرێ کە گوایە دین کۆیلایەتی بێ دین بەندایەتیە بۆ خوددا واتە ئازادکردنی مرۆڤە لە کۆیلایەتی و بەندایەتی بۆ مرۆڤ چونکە ئەگەر موسڵمانێک ڕەمزی لا ئیلاهە ئیلا الله بزانێ تێبگا لە ناوەرۆکی ئەو شیعارە بەرزە هەرگیز ئامادە نییە ملکە چکا بۆ هیچ دەسەڵاتێک بۆ هیچ کەسێک بۆ هیچ گروپێک بۆ هیچ حیزبێک ئەوەی کە لەگەڵ تۆیە ئاژی لەو کۆمەڵگایەدا لەو ناوەندە کۆمەڵایەتیەدا یا هاوشێوەی تۆیە لە دروستبوونە یا برای تۆی و خوشکی تۆیە لە دینە کەواتە مەجای ئەوە نییە کە ئێمە
ڕێگە بدەین هیچ ئینسانێک کۆیلە بێ بۆ ئینسانێکی تر. کۆیلایەتی ئیسلام نەیهێناوە، بەڵکو کۆیلایەتی ئیسلام تەشریعات و بەرنامە و یاسای داناوە بۆ نەهێشتنی، بۆ کەمکردنەوەی، بۆ بنبڕکردنی، وەکو ئەو تەشریعاتەی کە لە قورئانی پیرۆزە سەبارەت بە ئەگەر یەکێ بە ناحەق بکوژێ، یەکێ بە هەڵە بکوژێ، ئەبێ گردنی ئازادکە. جگە لەوەی خوێن بەهاکەی لێ ئەسەنن، ئەبێ گردنی ئازادکە، ئەبێ کۆیلەیەک ئازادکە. ئەگەر یەکێ خێزانەکەی بشوبهێنێ بە دایکیەوە، یعنی بێوێ لە خۆی حرامکە، ئەمە کەفارەتیە، کەفارەتەکەی ئەوەیە بێ کۆیلەیەک ئازاد بکە. ئەگەر یەکێک ڕۆژووی ڕەمەزان بە جوودبوون لەگەڵ هاوسەرەکەیە تێک بە، ئەوە یەکێ لە کەفارەتەکانی ئەوەیە کە ئەبێ کۆیلەیەک ئازاد بکە. ڕێگای کۆیلە ئازادکردن زۆرە لە ئیسلامە، تەشجیعی ئینسان لەسەر ئازادکردن. یەکێ لەوانەی کە لەو کەسانی کە ئەبێ زەکاتیان پێ بدرێ، ئەوانن کە کۆیلەن و ئەیانەوێ ئازاد ببن. ئەی پێغەمبەری خوا بە ئیعلانی تەوحید و یەکتاپەرستی و بە ئیعلانی یەکسانبوونی ئینسانەکان ئێوێ بە هەموو مرۆڤایەتی بڵێ کە ئینسانەکان ئێوە هەمووتان ئازادن. یا ئەیوهە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. يعني هدف لم همو إنسانك دروز بون ليك باوكو دايك، وهدف لم همو هوزو تيري كلناو مرۆڤایەتی هەیە، ئەوەی ئینسانەکان چاکە لەگەڵ یەکتری بکەن، نەک یەکتری بکەن بە کۆیلە. کۆیلەگەری دروستکردنی نظامی کۆیلایەتی هیچ پەیوەندیەکی بە تەعاروف و چاکەکردنەوە نییە، چونکە لە ئەنجامی شەڕا دروست بووە ئەم نظامی کۆیلایەتیە، لە ئەنجامی دەستدرێژی گەلێک بۆ سەر گەلێک، گروپێک بۆ سەر گروپێک، لە ئەنجاما یەکێکیان شکستی خواردەوە بۆ بە کۆیلە ئەوی تر. یاخود کۆیلایەتی لە ئەنجامی ستەمی ئابووریەوە دروست بووە، یەکێ قەرزار یەکێ بۆ نەیتوانێەوە بیاتەوە، لە ئەنجام ئەوتوێتی ئەبێت تۆ خۆت ببی بە کۆیلەی من. لە ئیسلام نە ڕێگە بە ستەمی سیاسی ئەدا، نە ڕێگە بە ستەمی ئابووری ئەدا، نە ڕێگە بە ئیستیقلالی چینایەتی دەدا، چونکە ئەو کەسانی کە ئیشمان بۆەکەن برای ئێمن. ئەو کەسانی تەنانەت ئیسلام هات بە تەوجیهیدا بە هەموو مسلمانان کە ئەوانەی کە کۆیلەی ئێوەن لە بەردەسی ئێوان و بەندەن و هێشتا بە نیعمەتی ئازادی بەهرەمەند نەبوون، ئەفەرمێ ئەوانە برای ئێوەن، ئیخوانوکم خەوەلوکم. ئەوانەی کە لە بەردەسی ئێوەدان و ئیشتان بۆ ئەکەن و کرێکاریتان بۆ ئەکەن، یا کۆیلە و بەردەی ئێوەن، ئەوانە برای ئێوەن. کەواتە ئیسلام ئاینی ئازادیە، ئاینێکە کە ڕێگای بەستووە لەسەر کۆیلایەتی، بەڵام کە کۆیلایەتی پێش ئیسلام بوو بێ و ئەمرێکی واقع بوو بێ لە کاتی هاتنی ئیسلامە، ئیسلام بێت تەشریعات بکە بە شێوەیەکی تەدریجی، بە پلەبەندی، بە شێوەیە کە شەڕی لێ دروست نەبێ. خۆ لە ئەمریکا لە سەدەی 19 بۆ نەهێشتنی ستەمی کۆیلایەتی، نظامی تەبەقاتی کۆیلایەتی، شەڕی گەورە دروست بوو لە بینی ویلایەتی شیمالی و ویلایەتی جنوبیە. خوێنێکی زۆر ڕژا لەو پێناوەدا. ئیسلام ئەم بەرنامەیە هێنا، نظامی کۆیلایەتی لە عالەمی ئیسلامیان نەما بەبێ خوێن ڕشتن، بەبێ خۆن ڕشتن. دیارە زەمانێکی ویست تا بنبڕ بکرێ، بەڵام الحەمدولایە ئێستا بنبڕ کراوە بەبێ ئەوەی خوێن لە لوتی کەسێک بێت. و ئەو کۆیلایەتی کە ئێستا ئەیبینیت گەلێک وا لە ژێردەستی گەلێکی ترا، ئەمە بەرهەمی ئیستیعماری ئەوروپیە، بەرهەمی ئیسلام نییە. ئیسلام هەموو ئەم میلەتانی کرد بە برا، هەمووی لەژێر ئاڵایەکە کۆ کردەوە، و ئێمە لە سەردەمی حکمی ئیسلامیە لە زمانی عومەری کوڕی خەتابەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ تا زمانی شکستی دەوڵەتی عوسمانی، کوردەکان لە ناو کوردستانە نزیکەی 63 میرنشینی نیمچە سەربەخۆمان هەبووە. میرنشینە کوردیەکان شاهیدن بۆ ئەوەی کە کورد لە سەردەمی ئیسلامەتیە کۆیلە نەبووە، بەڵام ئەوەی کە نەیانتوانێت دەوڵەتی سەربەخۆ دروستکەن، ئەوە پەیوەندی بەوە هەبووە کورد یەکگرتوو نەبووە. هۆزە کوردیەکان و میرە کوردەکان پێکەوە یەکگرتوو نەبوون، خزوعیان نەکرۆ بۆ یەکتری، ئەیانە ئەیگینا ئەیانتوانی دەوڵەتێکی گەورەوەک و دەوڵەتی عوسمانیش دروستکەن، دەوڵەتێکی گەورەوەک و دەوڵەتی ئێران دروستکەن. لە سەردەمێکا کە یەکریز بوون لەژێر ئاڵای سەلاحەدینە کۆبوونەتەوە، دەوڵەتی ئەیوبی کوردی دروست بووە کە حکمی میسر و شام و حیجاز و یەمەنی کردووە.
ئیسلامی پیرۆز یعنی تەنها بڵێن یەکێک لە بەندەکانی ئازادیە، یەکێک لە مەقسەدەکانی ئازادیە، بەڵام زیاتر لە نزیکەی لەوانەیە بڵم بۆ 20 بۆ 30 بۆ 40 تا 50 مەقاصدی گەورەی لەخۆ گرتووە کە هەر هەموو ئەمانە هەر هەمویان خزمەتن بە خودی مرۆڤ. یەکێک لەوانە پێڵن ئازادی حەقی مافێکە خوا دایەتی بە ئینسان، نەک ئینسان بیدا بە ئینسان. لە هەموو ئایدیا کۆنەکانە هەتا ساتنی ڕیسالەی ئیسلام پیان وا بوو ئازادی بە ئینسان بیدا بە ئینسان. بۆیە لای دەوڵەمەندەکان بوو، لای دەسەڵاتدارەکان بوو، لای پایدارەکان بوو. ئەگەر دەسەڵاتت نەبووایە و پایدار نەبوویتە و پارەت پێ نەبووایە ئیتر ئەبوایە حاڵت کۆی نەبووایە. بەڵام کاتێک کە قورئان دائەبەزێ ئەم چەمکە ڕاستەکاتەوە، ئەفەرمێ ئازادی مرۆڤ خەڵقی خوایە کە خوا دروستی کردووە، مافێکی شەرعی خوایە پێداوە، لەوەرە موڵکی کەس نییە لێی بسێنێتەوە یا پێ بدە. ئەمە یەکێک بلو چەمکانە. بە بەڵگەمان چییە بۆ ئەمە؟ بەڵگەمان بۆ ئەمە کاتێک کە قورئان دابەزێ یەکسەر ئامانجی خەڵقی ئینسان کۆکاتەوە، وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. یەکەس بەپەرستن کە ئەڵڵایە کاو کۆ لە عەبدادی بۆ کەس دەما. چەمکێکی ترمان هەیە خوای گەورە فەرمێ ئێمە پێغەمبەران و ڕیسالە و نبووەت و حکم و کتاب و نبووەتمان نەداوە بە هیچ کەسێک کە نادبە بە کەسێک ئیتر بۆی نییە بە خەڵک بڵێ کونوا عیبادەن لی، ببنە عەبدی بن، تازە عەبدی من نەما، ئەوە پێوتن بێ ئەبێ عەبدی ئەڵڵا بن. ئەمەی سەندە لە ئینسان، ئەمە مرۆڤ بۆ خۆی هێنابووی، بۆ خۆی داهێنابوو، مرۆڤ بە مرۆڤی خۆی دروستی کرد بۆی زاڵ بێ بەسەر و بەسەر چینەکەی تریا. طبعا ئەمە مێژووی دوورودرێژی 1000 ساڵانەی هەیە مەسەلەکە لەناو کۆمەڵگەدا. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام ئەمەی لە بن هەڵکەند، هەر لە باتی ئەمە چی دانا؟ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. وتی مرۆڤەکان مادەم هەمویان یەک مرۆڤن کە ناوی بەنی ئادەمیان پێوترێ، هەر هەمویان بەڕێزن. ئیتر بە پێوەی ئایدیاکەی بخوێنینەوەنە چی دینێکیە چی ئاینێکیە، مادەم مرۆڤە خۆ لە دنیادا قەدری هەیە. ئەگەر قەدری نەبوایە خوا نافەرمێ ئەرز و ئاسمان لە پێناوی توا دروست کردووە. بۆیە فەرمێ خوای گەورە ئەرز و ئاسمانی بۆ ئێوە دروست کردووە جەمیعاً هەر هەمووی. سەخەڕە لەکم ما فی السەماوات وما فی الأرض جەمیعاً منه. جەمیعاً یعنی هەمووی بە ئەرز و ئاسمان چیتیایە هەمویان لە خواوەیە بۆ مرۆڤ خزمەت بەم کائیناکە کە ئینسانە. بۆیە فەرمێ ئینی جاعل فی الأرض خەلیفە، کەوابوو سیادەتی گەردوونی دراوە بە مرۆڤ. لە هەموو مەخلوقاتە کێ سەییدە کێ گەورەی ئینسانە. ئەم مەکانەتە قورئان گێڕایەوە، ئەم مەکانەتە شەریعەتە ئاسمانەکە بە ئینسانی گێڕێتەوە کە بە نوقتەی خولگەی ئەساس لە گەردوونەک و چۆن ڕۆژ لە ئاسمانە چەقی هەموو دروست بوون و سوڕانەوەکانە، لە ناو گەردوونیشا چەقی هەموو دروستکراوەکان ئینسانە. ئەو کات دەریا سوڕێنەوە. ئەمە پەیامی قورئانی هێنایی. بەڵام ئەم چەمکە کاتێکە بڵێن ئەم باسی ئازادیەکەین، باسی دادپەروەریەکەین، باسی کەرامەتی ئینسان و ڕێزی ئینسانەکەین، ئەم چەمکە لەناو کۆمەڵگەی ئیسلامیا لە زەمانێکی زۆر بەرجەستە بوو بە حەقیقەت بالفعل. پێغەمبەری خوا لە درێژایی مێژووی 23 ساڵی پێغەمبەریە 239,000 کۆیلە ئازادەکە، 239,000 کۆیلە لە سەردەمی خۆی ئازادەکە، لە بەیتی نبووە لە سەردەمی 23 ساڵ پێغەمبەرایەتیە. باشە ئەو ژمارەیە بۆ لەبەرەوەی چونکە دژی نەفرەتەکە لە کۆیلە بوونی ئینسان. پەیامەکەی بۆ نەهاتوە ئینسان کا بە کۆیلە. ئەوەی کەوتی ئیسلام کۆلیەتی قبوڵە قەت شتیوان نییە. لە ئیسلامە کۆلیەتی قبوڵ نیە، چونکە ئیسلام دای نەهێنا و ئیسلام هات لە شوێنی کۆیلە بوون عتقی داهێنا. پێویستی شکر ئەبێ عتق بکەن. فلاقتحم العقبەی داهێنا کە ئەبێ ئیلا هەرێکە لە ئێوە اقتحامی العقبە بکات کە چێ فەک الرەقەبە. ئەبێ هەر بیکەن. بۆیە ئەمە ئیسلام هێنای. ئەوڵام ئەم پەیامە چەمکە چی داهاتوە؟ وردە لە مێژوودا بە حکمی ئەوەی کە دەسەڵاتدارێتی ئەبێتە ئامانج. تەمەیەکی لەو خراپە گەورانە کە قورئان دژی وەستاوەتەوە نابێت دەسەڵات ئامانج بێ غەبێ وەسیلە بێ. دەسەڵات ئامانج نییە، حکم و سوڵتە ئامانج نییە، و ئامرازن وەسیلەی بۆ تەطبیق. کەوابوو تەکلیفە لەسەر ئینسان نەک تەشریفێ بۆ ئینسان، لەبەرەوە نابێ ئینسانەکە خۆی بۆ هەڵدا بڕوە. بۆیە پێغەمبەری خوا گەیشتە بەسەر شانی معاذ فەرمی ئینەکە امڕؤ ضعیف، تۆ لە عواز بە کەڵکی ئەو کارە نایی، ئەو پیاوی گەورە بە قووەتی ئەوێ. کاتە دەسەڵات ئەبێتە ئامانج لە وڵاتانەدا، لەم کاتەدا بۆمانەوە لە سوڵتە، چونکە سوڵتە غایە بەلایەوە بە ناوی ئیسلام و سوڵتا کاتە غایە بۆ خۆی، لە پێناوی هێشتن دەسەڵاتە ئەم چەمکانە هەمووی تێکەدا.
مەمارەستەیەکە چەمکی ئازادی ئەشەوێ چەمکی کەرامەت دەشەوێ چەمکی عەدالەت دەشەوێ هەمووی شێوەراوە مەسەلێکە ئیتر سەر هەڵدان لە دوای خلافەتی ڕاشیدەوە ئەمە سەر هەڵەدا لە عالەمی ئیسلامیە دەسەڵات بۆتە ئامانج بۆیە ئەمەوی عەباسی شەڕی گەورە لەسەرەکەن دوای عوسمانی و سەفەوی چی هەموو ئەمانە شەڕی دەسەڵاتن بمانەوە نەمانەوێ بزانین کە ئەم بۆیە کا دەسەڵات بۆتە غایە و ئامانجە لای ئینسانەکان دین ئەکرێتە وەسیلە بۆ پاراستنی دەسەڵات نەک دەسەڵات بۆ پاراستنی دین عکس بوونەوە شتەکان بۆ هەموو چەمەکان تێک چوون ئێستا پێویستە بە ڕاستیەوە چەمکە هەیە ئێستا پێویستە گروپە ئیسلامیەکان هەچی حیزبی ئیسلامی لە عالەمی لە دنیا هەیە پێم چەمکە ڕاستکاتەوە ئەبێ بڵێن کاکە دەسەڵات ئامرازە دەسەڵات ئامانج نییە حکم و حکمداری و وەزارەت و ڕئیسی و ئەوانە هیچیان لە ئێمە غایە نین بۆیە کە ئیسلام نەهاتووە حەد بالفعل بێت تا نەگەم ئاوی واز ناهێنم کێ ئەتوانێت ئالیوێ چەمکی دادپەروەری جێبەجێ من قبوڵمە هەر کەسێک هەیە پرس لە دینەکەی ناکەم ئەڵم کێ ئەتوانێت دادپەروەر بێ کێ ئەتوانێت ڕێزی ئینسان بپارێزێ کێ ئەتوانێت ئاشتی بێن لەم کۆمەڵگا جێبەجێیکە دەستی ماچەکەین بچگولای ئەمە ئامرازەکە ئامرازە شەنێ من جێبەجێکەم گرنگ ئەوەی ئەم ئامرازە جێبەجێ کرێ بۆ تاقیقی ئەو هەدافانە هەر کەسێکێکە ئەمە گرنگێک ئەمە دروستین دوی کێنەوە فکرە ئەمە بۆیە کاتا ڕزگارمان بێت لەو ململانە بێمانایی کە تا ئێستا لە عالەمی ئیسلامی پێوەی ناڵێنین چەندین ساڵی ململانەیەکە لە بینی تۆ ڕاستی تۆ غەڵەتی من ڕاستم تۆ ڕاستی تۆ ڕازی من ڕاستم ئەمانە چیمان دروست بوو دەستکەوت ئێستا پێویست دەکات بە هەموو بە ئیسلامی بە هەمووی ئەوانێ بە چەپەکان هەچیان هەیە ڕازڕەوەکان هەچی دیموکراتی خوازەکان و بێن کۆبینەوانێ کاکە بەسە ئیتر سێڕاعی بێ بەرهەم بەسە بنملانەیەکی بێناوەڕۆک بابێن بە هەمووان چی باشە بۆ کۆمەڵگا چی باشە لەم ئالەم هەموو ئەفکارانە دەری بێنین خزمەتکەیت ئابەم ژینگەیە کە ئێستا خۆمان یارۆکو لەسەرتا ئاماژەمان پێکرد بنەمای پێکەوە ژیان لە حەیاتدا هەموو ئینسانێک وەکو ابن خەلدون باز دەکە ئینسان بە تەبیعەتی خۆی مەدەنیە عەز بە هاوڵاتی بوون دەکە هاوڵاتی بوونش ئەو کاتەی چەمچێکە دامەزراو دەبێ کە ئەو کەس ئازاد بێ ئازادی وەکو بەشێکی ئەساسی لە مەبادیەکانی مرۆڤ کە دێتە سەرزەوی پێویستە بەوەیە کە ئەدای وەزیفەی خۆی بکە یەکێک لە ئەدای وەزیفە برین لۆ نمونە جەستەی ئینسان پێکهاتووە لە چەند بەشێک لەوانە کە عەقڵە ژیریە داهێنانە ئەم عەقڵ و ژیر و داهێنانە بەردەوام دەرهاوێشتەی هەیە ئەم دەرهاوێشتانە کاتێک دەری دەبڕیت تۆ زەختی لێ دەکەی ڕێی پێدەگری ئازادەکەی لێ قوڕق دەکەی تووشی بەشێک لە نەخۆشی سایکۆلۆژی دەکەی ئەمە یەک دووەم لەوەتەی خوا دنیای داناوە جەل لە شەئنوو لە ئادەمەوە هەتا ڕۆژی دوایی ئینسان بە گشتی بە بێ جیاوازی پێویستیان بە ڕێی بۆچوونی ئازادە تەنانەت منداڵێک لە ماڵەوە کە هێشتا تەمەنی بالغ نەبووە بڕۆ تەماشایکە ئەگەر بیوێ قسەیەک کە تۆ دەست لەسەر دەویدانێ ڕێکسەر تووڕە دەبێ ناڕەحەت دەبێ سەری بە دیواریداددا دەست بە گریانە دەکە ئەمە چیە ئەمە دەیویست ئەم غەریزەی ئازادیە دەربڕێ ئەم بیرۆکەی کە هەیەی بیگەێنێ وەکو پەیامێک نەتێشت اینجا چ ئەوەی کە کەسێک لە ئاستێکی باڵادا بڵین دەیەوێ پەیامێک بگەینی تۆ ڕێی لێ بگری بە دڵنیاییەوە ئەوە یەک دووەم کاتێک ئەبولهاب ئەم بڵین دڵخۆشیە دەردەبڕێ بەوەی کە دەزانی ئازادی مرۆڤەکان لە چیەوە سەرچاوە دەگرێت لەوە سەرچاوە دەگری کاتێک تەماشای عەبدایەتی دەکەی دەزانی عەبد کاتێک دەبێتە عەبد ئیرادەی لەدەست دەدا کە ئیرادەی لەدەستدا حیاتی لەدەست دەدا یعنی ئەسڵ لە بوونی ئینسان ئیرادەیە کە ئیرادەنمە حیاتی لەدەست دەدا دەی ئینسان بۆ چه هاتووە یعنی هەموو زانایان کاتێک دێن تعریفی حیات دەکەن تعریفی ژیان دەکەن ژیان زۆر ڕووی هەیە بۆ تعریفکردنی یەکێک لە تعریفە گژیرەکان طبعا حیات بۆ هەموو کائینێک بەکاردێ لە مێرستانێک بکڕە تا دەگاتە ئینسانێک تا دەگاتە حیوانێک کە دەڵێ حیات دەست پێ دەکات لە ژیانی تا مردنی ئەم مەسافەیە طبعا تەسەووری ئینسان کەسێکی مسلمان لەگەڵ کەسێکی بێباوەڕ تێڕوانینی هەردووچیان جیاوازە بۆ حیات ئەو کەسێک کە مسلمانەوە لەگەڵ ئەو کەسەی بێباوەڕ هەردووچیان پێویستیان بە ڕێی ئازادە هەردووچیان پێویستیان بە دەربڕینی فکری خۆیانە بە دەربڕینی ئەدای قسەکانیدانە بۆیە لە قورئاندا ئاماژەی مطلق کراوە بۆی کە ئینسانەکان دەبێ ئازاد تەنانەت نەک ئەوە یعنی قورئان ئاماژەی بۆ کردووە کەسەکە کە کافریشە ئێعلانی کوفری خۆی بکە بێ باوەڕیشە یعنی ڕێی پێ نەگرتووە خوای گەورە باس و بەسەرهاتی ئەوانە دەکا کە چیان گوتووە إن الله ثالث ثلاث ئێوە خۆ نەسچ لقد كفر الذين ئەوانە کافر بوون لە چێدا
کە دەڵێن ئین الله ثالث ثلاث یعنی سێ و لە یەکان یعنی کە لە سییانە مەحەدە لێ لێرە قسەمان لەسەر چیە لەسەرەوەی کە خوای گەورە بە شێوازێک ئینسانی مخەیر کردووە لە کەون هەموو بەشەکانی بوونەوە ئاسمان زەوی لەگەڵ ئەم قووەت و هێزەی خۆیانە مسەیرن مخەیر نین بەڵام ئینسان مخەیرە بۆ ئینسان هەڵدەبژێری بە ئازان فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر إنا هديناه النجدين إما شاكرا وإما كفورا أما هم جزء اختياري بدس إنسان كان لو چونك إنسان بعقل جاكراوته لهم بونور كبعقل جاكراته بدل نهاية عقل كجاوازه لقل بلي إنسان جاكرته لقل بونور دبي أم عقل بأزادي بيركاته واگر بازادی بیر نکاتو ناگات ژیار ناگات پلی شارستانت ناگات ابداع ناگات داهێنان کاتێک ئازادی لێ قوڕق دەکەی بە دڵنیاییەوە ئەمە دڵتەنجێک بە دڵنیاییەوە دەتان بڵێن لە پەیامە ئەساسیەکانە چونکە تەماشا بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک هاتووە بەشێکمان هەیە پێی دەڵێن عیبادەت کە لە قورئاندا تەسبیت بووە و بەشێکمان هەیە پێی دەڵێن معاملات و سیاسەت و ئیدارەی خەڵک ئەوەی کە بەشی عیباداتە دەتوانین بڵێن مەحدودە بە نمونە ڕۆژانە تو 5 نێژ لەسەرە ساڵانە یەکجار بە ڕۆژی دەبی زەکات یەکجار دەدەی ئەگە هەر بێ حەج لە هەموو عمرتە کەواتە بابی عیبادەت عەدەدە مەحدودە بەڵام کە دێسە بابی معاملات و بابی سیاسەت و بابی ئیدارە پانتایەکی یەکجار زۆر لە قورئان و لە سونەت هاتیە ئەم پانتایە چوارچێوەکی فراوانی بۆ داناوی لە ڕادەربڕین چوارچێوەکی فراوانە لە ئیدارەدا چوارچێوەکی فراوانە لە معاملاتدا چوارچێوەکی فراوانە اینجا ئەتوڕ چەند جارێک ڕۆژانە پێویستت بە ئەحکامی عیبادەت هەیە بەڵام هەموو لەحزەیەک پێویست بە ئەحکامی معاملات هەیە پێویست بە هەڵس و کەوت و دانیشتن و ڕۆیشتن و قسەکردن و بڕیاردان و نووسین و دەربڕینی ڕێئی ئازاد و یەکسانی و قیەم و بەها و ئەخلاق و ئەم مەسایلە دەیەوە کەواتە جیاوازیی زۆر زۆرە بۆیە لە ژیانی پێغەمبەران بەگشتی ئەوەندەی باسی زاڵم و مەزلوم کراوە حاکم و محکوم کراوە ڕئیس و مەرئوس کراوە ئەوەندە باسی عیبادەتی پێغەمبەران نەکراوە ئەمە بۆ چونکە علاقەی بە ژیانی خەڵکەوەیە کەواتە پێغەمبەران هاتوون ئینسانەکان ڕزگارکەن پێغەمبەران هاتوون بناغەی مرۆڤایەتی داڕژنەوە پێغەمبەران هاتوون قیەمی ئینسان نوێ بکەنەوە پێغەمبەران هاتن ئەم بەهایە گەورە وەکو خۆی بجەڕنەوە بێگومان کەسێک کە سەیری قورئانی پیرۆز بکاوە لە قورئانی پیرۆز شارەزاب بێ ئەبینێ وشەی فی الرقاب لە چەند شوێن لە قورئانی پیرۆز هاتووە معنای وایە خوای پەروەردگار ویستوێتی کە کۆیلایەتی لە سەر زەویان نەمێنێت بە شێوازێکەوە مرۆڤەکان خۆیان هەوڵ بدەن بۆ نەهێشتنی ئەو کۆیلایەتیە بە شێوازێک ئەمە وەکو بەرنامەیەک بێ لە ژیانیان وەکو هەدەف و ئامانجێکی زۆر گەورە بێت لە ژیانی خەڵکیە کە هەوڵ بدەن بۆ بەدیهێنانی ئەویش کە نەهێشتنی کۆیلایەتیە وەک لە سوورەتی بەلەد خوای پەروەردگار باسێکە فەلاقتەحەمە العەقەبە وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة يعني أم إنسان لقل أو هم بهري خواي پروردگار بيد بخشيوا لقل أو زانستي كهيتي لقل أو برزاني بدستي هنا أم شارستانيتي كوا يستا بيگشتوا ودهاتوش بي أقاد سيركين نگشتوا أو نگشتوا أو آستيك أو لمپرانا زاڵ بێ بەسەر ئەو لەمپەرانەیە کە لە ژیانە ڕوبەڕووی بووەتەوە ئەوش بریتە لە نەهێشتنی کۆیلایەتی لە نەهێشتنی برسێتی فەلاقتەحەمە العەقەبە ئەو عەقەبەی خوای پەروەردگار باسی کردووە چییە ئەو لەمپەرە ئەو کۆسپە گەورەیەکەوە لە ڕێگەی مرۆڤایەتیە یعنی ئەو ئامانجە گەورەیەکەوە پێویستە هەموو مرۆڤایەتی هەوڵی بۆ بدا بۆ بەدیهێنانی بریتە لە نەهێشتنی کۆیلایەتی وما أدراك ما العقبة فك رقبة فك رقبة يعني شي يعني نهێشتنی يعني ئازادکردنی کۆیلەکان ڕقەبە يعني گردن ئێمە کە لە کوردیا بە کەسێکەڵی گردنم ئازاد کە یعنی ئەگەر تاوانێک هەیە بەرامبەر تۆ ئەنجام داوە ئەگەر گوناهێکم هەیە ئەگەر حەقێکت بەسەرمەوەی گردنم ئازاکە یعنی ئازادم کە یعنی خوای پەروەردگار ئەمەی ویستووە لە مرۆڤەکان فەک ڕەقەبە ئەو ئیطعام فی یوم ذی مەسغەبە یاخود خواردن و هاوکاری خواردن بەخشین بە کەسانی هەژار کەسانی برسی لە ڕۆژی نەبوونی و نەداریە يعني ئێستەیش کە ئەبینین بەم هەموو پێشکەوتن شارستانێتی کەوا هەیە بە هەزاران خەڵکی ئێستا کۆی لێیە بە هەزاران کەس تیجارەتیان پێوە ئەکرێ لە مناڵ لە ژن بە هەزاران کەس خەڵک لە برسانە ئەمرێت لەگەڵ بوونی ئەو هەموو ڕێکخراوی بەناوی مافی مرۆڤەوە نەتەوە یەکگرتووەکان ئەو هەموو ئیدعایەکەوە ئەکرێت بۆ یەکسانی بۆ دادپەروی بۆ دیموقراتی بۆ مرۆڤایەتی و مافی مرۆڤ ئێستەیش بە هەزاران کەس لە هەموو شرکەیەکە کەسێک لە برسانە ئەمرێت ئێستاش
ئەمە خوای پەروەردگار ویستویەتی ئینسان بۆ خۆی بەو عەقڵ و بەو حکمت و بەو دانایی کە پێی بەخشیوە بەو توانانی پێی بەخشیوە بۆ خۆی بتوانێت بەرنامەیەکی وەها دابنێت لە ژیانە کەزاڵ ببێ بەسەر ئەو لەمپەرانەیە و ئەو ئەنجامە ئەو ئامانجە گەورانە بهێنێتە دی فەکو ڕەقەبە ئەو ئیطعام فی یوم ذی مسغبە کەوا تا ئێسەیش نەیتوانێت بەدی نەهێناوە پەیامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەو ئامانجە گەورانە بووە بۆ بەدیهێنانی ئازادی بەدیهێنانی دادپەروەری بۆ هەموو مرۆڤایەتی وەک ئەفەرمێ ئین الله یەأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي وبو نهێشتنی ظلم و ستەم و تاوان بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە خوا فەرموویەتی وما أرسلناك إلا رحمة للعالمين کەواتە گومان نییە ڕەحمەت وا ئەخوازێک کە دادپەروەری هەبێ کە ئازادی هەبێ بۆ مرۆڤەکان کەوا بە شێوازێک خەڵکی خۆشگوزەران بن هەمووی لەژێر هەمووی لە چوارچێوەی مرۆڤایەتی و مرۆڤبوونە هەمووی یەکسانن و کەسێک زوڵم لە کەسێکی تر نەکات کەسێک مافی کەسێکی تر نەخوات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی ویستووە لە خەڵکی و پەیامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەمووی لە ئەوەڵ تا ئاخری بریتیە لە دادپەروەری لە ڕەحمەت لە میهرەبانی بۆ مرۆڤایەتی